ئەزوو سڵاو بوویەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ڕێزگرتن لە یادی هاوڕێ مەنسوور کەریمی لە شاری کۆڵنی ئاڵمان. کۆبوونەوەی کرێکارانی ئیدارەی کوژانەوەی ئاگری شاری سنە. مانگرتنی 150 کرێکاری شاغڵ لە پرۆژەی پترۆشیمی چابەهار. بەردەوامی سەرکوتی پەرستارانی مەشهەد لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە. و لە سێدارەدانی هەش بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕێزگرتن لە یادی هاوڕێ مەنسوور کەریمی لە شاری کۆڵنی ئاڵمان. ڕۆژی یەکشەمە 25 خەزەڵوەری 1404 هەتاوی بەنە ماڵا دۆستان و هاوڕێیانی مەنسوور کەریمی چالاکی کرێکاری گیان بەخت کردووی خەڵکی شاری سنە هاوکات لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و نوێنەرانی حیزب و لایەنە چەپ و کۆمونیستەکان بە پەرپایی مەراسمێک یادیە و ئازیزیان بەرز ڕاگرت. بە پەیوەندانەی کە بە دەستمانگەیشتن مەراسمەکە بە وتنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی یەکانگیری جیهانی کرێکاران و زەحمەت کێشان دەستی پێکردو. پاشخولەکێک بێدەنگی بە مەبەستی ڕێزگرتن لە یادی هاوڕێ مەنسوور کەریمی و هەموو گیان بەخەتکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم. سرودی شۆڕشگەڕانەی ئێوە هەرگیز نامرن لەلایەن سانان محەممەدی و شاهۆ شەریفی پێشکەش کرا. لە بەردەوامی مەراسمەکەدا هاوڕێیان یەدێ عەبە و شۆڕش کەریمی وتارێکیان سەبارەت بە کەسایەتی شۆڕشگەڕانە ژیان و خەباتی هاوڕێ مەنسوور کەریمی پێشکەش بە بەشداربووان کرد و پاشان نوێنەرانی حیزب و لایەنەکانی دیکەی بەشدار بوو بە وتارێک یادی ئەو گیان بەخت کردویان بەرز ڕاگرت. شایانی باسە لەلایەن کۆمیتەی ئەڵمانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، ئەنجومەنی دادخوازانی بزوتنەوەی ژینا، ئەنجومەنی برینداران و زیان لێکەوتوانی بزوتنەوەی ژینا و هەروەها یەکێتی ژنانی کوردستان چەند پەیامێک ئاراستەی مەراسمەکە کرا. کۆبوونەوەی کرێکارانی ئیدارەی کوژانەوەی ئاگری شاری سنە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی ئیدارەی کوژانەوەی ئاگری شاری سنە دەشبەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای بەڕێوەبەری ڕێکخراوی کوژانەوەی ئاگری پارێزگای سنە ئاماژە بەوە دەکەن کە بە پرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی تەنانەت پاش بارەها نەڕزایەتی کرێکاران بایەخ بە داخوازیەکانیان نادەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی سیستماتیکی بەرپرسان خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان بەرزکردنەوەی ئاسی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی پێویستی کوژانەوەی ئاگر و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. خۆکوژی کرێکارێکی شارەداری کانی دیناری مەریوان. ڕۆژی ڕابردوو کرێکارێکی شارەداری کانی دیناری مەریوان بە ناسناوی فەرەیدون ڕۆستەمی بەهۆی هەڕەشەی هێزەکانی حراسەتی شارەداری ئاگری بەردایە جەستەی خۆی. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هاوڕێیانی و هاوڵاتیە دەستبەجێ ئاگری جەستەیان کوژاندەوە، بەڵام شوێنی ڕووداوەکە لەلایەن هێزەکانی ئیدارەی إطلاعات و گەمارۆ درا و ویستویانە ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بکەن. شانی باسە ناوبرا و پێشووتر بەهۆی گوشارەکانی بەڕێوەبەری حراسەتی شارەداریکانی دینار لەسەر کارەکەی دەرکرا بوو و کاتی گەڕانەوەی بۆ سەرکارەکەی لە کاتێکدا کە پێشووتر بۆ ماوەی 6 ساڵ شاغڵ لە دەبیرخانەی شارەداری بووە بۆ بەشی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان دانراوە و چەند مانگێک حەقدەستەکەشی پێنەدراوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ. ڕۆژی پێنجشەمە 22 خەزەڵوەری 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ لەلایەن هێزەکانی ئیدارەی إطلاعاتی شاری ورمێ دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی فەرزاد گەلەبان خەڵکی گوندی کەریم ئاباد و دانیشتووی گوندی وەلەندە سۆفلا سەر بە شاری ورمێ بە هێرشی هێزەمنیەکان بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە و تەنانەت ئەو هێزانت دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلەکانی داگرتووە. شایانی باسە سەرڕای بەدواداچوونی بنەماڵی و شارومەندە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنیم هەواڵە سەبارەت بەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. مانگرتنی 150 کرێکاری شاغڵ لە پرۆژەی پترۆشیمی چابەهار. ڕۆژی ڕابردوو 150 کرێکاری شیرکەتی فەرە ساحلی لیانی شاغڵ لە پرۆژەی پترۆشیمی چابەهار دەست بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 4 مانگە
لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە دەستیان وەرنەگرتووە و دۆخی ژیانیان لە خراپیدایە. لە بەردەوامی مانگرتنەکەدا کرێکاران خوازاری بەرزکردنەوەی ئاستی یاغدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی و هەروەها کۆتایهاتنی گوشاری بەرپرسان و ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. بەردەوامی سەرکوتی پەرستارانی مەشهەد لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە. ڕۆژی ڕابردوو لە بەردەوامی سەرکوتی پەرستارانی ئێران لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە مەحموود مەحموودزادە شابستەری بەڕێوەبەری زانکۆی زانستە پزیشکیەکانی مەشهەد لە کۆبوونەوەیەکدا جەختی لەسەر سزادانی پەرستارانی ناڕازی کردەوە. ناوبراو لە کۆبوونەوەکەدا سەرڕای ئەوە کە ئاماژە باغدەستە دواخراوەکان، نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی لە نەخۆشخانەکان، زۆربوونی ساعتی کاری پەرستاران و هەروەها کەمبوونی هەقدەستی پەرستاران ناکات، بەڵکو هەڕەشە لەسەر کار دەرکردن لە ناڕازیانی بەشداربووانی کۆبوونەوەکان و مانگرتنەکان دەکات. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا زۆر جار پەرستارانی مەشهەد دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و معیشەتیان و هەروەها لەسەرەوە بوونی ساعتی کاریان مانیان گرتووە و ناڕزایەتیان دەربڕی بوو. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خارک. ڕۆژی یەکشەمە 25 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قەڕەی شاغڵ لە دوورگەی خارک دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم و هەڵکردنی پلا کرد، خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمکاناتی ڕیفاهی و ئیمەنی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، گەڕانەوەی ئەو بڕەپارەی کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سنعەتی نەوت بوون. دوایین هەواڵ لە سێدەردانی هەشت بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا هەشت بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 4 زیندانی بەناوەکانی ئەمین شوکر خودایی، حەبیب عزەتی، محەممەد ئەمین سەفاری و جابر ساکی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ئەراکسنە بۆکان و دەسفول ئێعدام کراون. هەروەها 4 بەندکراوی دیکەش بەناوەکانی شەوکەت وەیسی، عەلی هاشمی، یاسین ئێسفەندیاری و جەهان ڕەسووڵی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دامخان، سەڵماز، سمنان و دەسفول لە سێدارە یاخود ئێعدام کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.